خۆی لە ڕاستیە ئەو پرسە کێشەیەکی ئەتوانی بڵێ درێژخایەنە ینی هی ئێستا نییەوە ئەو کێشەیە ئەبوایە بەر لە هەر شوێن و لایەنێکی کە پەرلەمانی کوردستان چارەسەری بکردایە چونکە کاتێک هەر سنوورێکی جوگرافی کە ڕێگە بە ڕووی پەنابەرانە ئەکاتەوە و کامپیان بۆ دەستنیشان ئەکا ئەمە بەمانای زیندان نایەوە مانای ئەوە نییە کە ئەو کۆمەڵە پەنابەرە زیندانن لەویاوە تۆ مامەڵەی زیندانیان لەگەڵا بکەی ئەوەی کە ئێستا لەگەڵ کەمپی مەخمورە ئەکرێ مامەڵەی زیندانی کردنە و بەتەنیا خۆراک و پێداویستیەکان ڕێگا ئەدرێ بنێرێ حتا لە کۆمەڵێک ڕووداوی جیاجیایە ئەو دەستگا و کۆمەڵە و گروپە خێرخوازیانش کە ئەنویست هاوکارەکانیان بە کەمپی مەخمور بگەێنن ڕێگەیان لێ ئەگیراوە ئەبوایە لە ڕێگەی دام و دەستگا تایبەتەکانی یا ڕێکخراوە خێرخوازیە تایبەتەکانی پارتیەوە ئەوانە بگاتە ئەوە کە ئەمە ئەدگەێنێتە قەناعەتێک کە پارتی دیموکراتی کوردستان تاگڕەوانە مامەڵەی زیندان لەگەڵ کەمپی مەخمور و زیندانی لەگەڵ پەناهەندەکانی ئەو کەمپەیە ئەکات بەڵام ئەگەر بگەڕێینەوە بۆ ئەو حەقیقەتەی ئایا قۆرخکردنی دەسەڵات ئایا ناشەفافیت ئایا بەرژەوەندی حزبی هی ئەوەیە 5 ملیۆن خەڵکی باشوور بخەیتە تەهلوکە و گوزەرانێکی خراپەوە هەمان ئاڕاستەی بیرکردنەوەیە ئەگەر بۆ گەلی باشوور کە ئەو پێی وایە خۆی حزبێکی باشوورە پێی ئاسایی بێ خەڵکەکەی برسی بێ خەڵکەکەی لە ناڕەحەتیە بێ خەڵکەکەی هیچ فەزایەکی ئازادی ڕادەربڕین و ئازادی بیرکردنەوە و ئازادی کاری ڕێکخراوەییان نەبێ بۆ ئەوەندە هەزار پەناهەندە پێی ئاسایی نابێ بە ئەکیدی لەبەر ئەوەی ئەمە پەیوەندی بە شێواز و بنەمای بیرکردنەوەی پارتەکانی باشوورەوە هەیە جا ئێمە پێشتر یعنی لە چەند مانگی پێشووترە چەندین نازحی عەرەب هەبوو کە خەڵکی شارەکانی ناوەڕاست و باشوور کە هاتبوونە هەرێمی کوردستان و بە شێوەیەکی ئاسایی ئەژیان و کەمپی گەمارۆدراویان بۆ دروست نەکرابوو و بەمەرجێک دەوڵەتی عێراق سەرپەرشتی ئەکردن هاوکاری و کۆمەکە مادیەکانیان لەوێەوە بۆ ئاهات بەڵام هیچ کامێکیان مامەڵەی زیندانی و لە ناو چوارچێوەی کەمپێکی گەمارۆدراوە بڵێن گوزەرانیان ناکرد بە بڕوای من قسەکردن و یعنی دەنگکردن و بێدەنگبوونی دوولایەنەکەی تر هیچ لە ئەسڵی بابەتەکە ناگۆڕێت چونکە من پێم وابێ هەرچەنە ئەو دوولایەنە خۆیان وە پیشانی بن کە ئەوان شەریکی حەقیقین بەڵام شەریکی حەقیقی نین لە حکوومەت و حکومڕانی هەرێمی کوردستانە حکومڕانی سەرەکی لە هەرێمی کوردستانە پارتی دیموکراتی کوردستانە و ئەوانی هاوبەش پێ کردووە و بەقەدەر ئەوەی کە پارتی ئەوێ ئەوان ئەتوانن ڕۆڵ ببینن لەو هاوبەشیە بە دڵنیایەوە خۆی هەموو دکتاتۆریەتێک لە هەر شوێنێکا بێ بێدەنگی و بێهەڵوێستی ئیتر خەڵکی ئاسایی بێ هەوڵەتی ئاسایی بێ یا حیزبەکانی دەرەوەی دەسەڵات بێت ئەمە زیاتر زەمینە خۆش ئەکات بۆ چەسپاندنی ئەو دیکتاتۆریەتە و بەردەوام بوون لەسەری ئەوەی کە لە هەرێمی کوردستانیشە ئەگوزەرێ بێدەنگیەکی مەترسیداری کوشندەیە و زەمینەیەکی تەواو ڕەخساوە بۆ پارتی بۆ ئەوی سیاسەتەکانی تیا پەیڕۆکە